بری چند روزه که اما باشه که بند حکم داعش داد امر الحمدلله رزگار کردی و هم چند کیلومتر کال موصل دوری ان شاء الله چند روز بند موصلش رزگار بید. بارزانی لە بەرەکانی جەنگەوە پەیامێکی سیاسی ئاراستەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرد و ڕایگەیاند ئەگەر ڕێک نەکەون چیتر چاوەڕوانی کەس ناکەن لە میانی بەسەرکردنەوەی بەرەکانی جەنگ بۆ سنووری نینەوە و لا کۆبنەوەی لەگەڵ بەشێک لە فەرماندەکانی پێشمەرگە لە شارۆچکەی باشیک بارزانی وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند پێشمەرگە لەو ناوچانە ناکشێتەوە کە پێش دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵ کۆنتترۆلی کردووە بەڵام ئەو ناوچانەی لە چوارچێوەی ئۆپراسیۆنی مووسڵدا کۆنتترۆلی کردوونەتەوە لە نێوان هەرێم و بەغدا ڕێککەوتنیان لەسەر کراوە. ئەو خەتە دیفاعیە بەری شەڕی ڕزگارکردنەوە مووسڵ ئەو مناقشەش نایەتە کرد هەمە هەدەفی ماوە ئەمن و ئاسایشە بۆن منطقانە خەڵکی منطقی خۆ جیب خۆ ئەمن و ئاسایشە خۆ بپارێزن و پێشمەرگەی پشتیوانی لێکن وما اتفاقا هەیە گە جێشی عێراقی جێش دێکی شتەکێرێ پێشمەرگە دێ چ نەکێرێ کێرێ دەوێک ڕاوین کێرێ دەیەک هەیەک بتنێ بیت ئەمما یەک تشت ئەس بۆ دەبێژم ئەم وە بتنێ ناهێڵین و ناهێڵین جارێکا دی ئاوارە بنەوە و کەس دەستی خۆ بۆ هەنگو درێژ لەبارەی مامەڵی ڕاستەوخۆی بەغدا لەگەڵ پارێزگاکانی هەرێم بارزانی ڕایگەیاند تازە بە تازە هەندێک داوای سیستمی پارێزگا دەکەن بەڵام ممکن نییە ڕێگەی پێ بدەن ئەوەی ئەو داواکاریە دەکات یاری با خوێنی شەیدان دەکات نوکە تازە جەناب هێندەکە لیڤیە دەبوومە کە نەف نیزامە پارێزگاها ئەف خوێنە هەندە هاتیە ڕێتن هەتا ئەڤڕۆ 11500 عزیزێتمەی شەهید و بریندار بووی تازە بەگەڕێنەوە بۆ سیستەمی فدرالیە محافظاتە ئەوێت کوێتکەن لاریکردنە بخوێنە شەهیدە ممکنیە بە ڕێکە بێتەدا سەبارەت با کێشە ناوخۆیەکانی هەرێم بارزانی ڕایگەیاند هەندێک پێشبینی ئەوەیان دەکرد شەڕی ناوخۆ دروست بێت بەڵام خۆشبەختانە ئەوە ڕووی نەدا هاوکات بەبێ ئەوەی ناوی هیچ لایەنێک بێنێت بارزانی وتی ئەوان لا کودەتاوە دەستیان پێکرد تا گەیشتەوەی بارەگا بسووتێن و خەڵک بکوژن وەک خۆشی دەڵێت ئامۆژگاریان دەکات واز لەو کودەتا و پلانانە بێنن ئەرێ بەری هەنگ کەوڵا کودەتای بدەن وەزع هەنگ و باشتر بێ یان نوکە باشترە پرسیارە دوی ئەوە هەرێ وە چ بدەستینەوە چ بدەستوە کرد وە چ گۆڕی نەوەش من دوێ ئەس لێرە بێژم چەندی دیش خوماندی بکەن و هەوڵێت کودەتا بدەن تشتێک دەستڤەنەوەیت نسیحەتی من بۆ ئەوان ئەوە خوماندی نەکەن چونکی بەری نوکە چەند دەسواناتیە ژێرە بەش دار هەند دەسوان هێت بارزانی کا لە 19 ئابی ساڵی ڕابردووەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکاتیەکەی دروست بووە تیشکی خستە سەر شەڕی مووسڵ و دەڵێت ئێستا بە نزیکەی هەموو خاکی کوردستان لەژێر دەستی داعش کۆنتترۆل کراوەتەوە و داعش بەرەو شکستی مەزن دەڕوات تشتە بنویسن هەڵپەڕن خەبەرات بێژن هەچێ بۆ خودکەن بکەن حقیقەت نەمە گول هەنگوویە نەچ حسابێکیش بۆ هەنگوو تێتە کرد